تەوەرەیە قساکەین لەسەرێکێک لە گەورەترین و گرنگترین پرۆژە ئەکادمیەکانی ئەو شارە، ئەویش کتێبێکە بە ناوی زانیاری نامە یان ئینسایکلۆپیدیای هەڵەبجە کە کتێبێکە لە 9 بەرگدا پارێزگای هەڵەبجە، شاری هەڵەبجە خۆی ئەناسێنێت لە ڕووی مێژوویی، جوگرافی، ئەدەبی، ڕۆشنبیری، کەلتوری، هونەریەوە لە تەواوی ڕووەکانەوە پارێزگای هەڵەبجە لەم 9 بەرگایە خۆی ئەناسێنێت. گفتوگۆ لەسەر ئەم پرۆژە گرنگە ئەکادمیاکەم بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە مەهاباد کامیل، سەرۆکی پێشووی زانکۆی هەڵەبجە و مامۆستای زانکۆ. دکتۆرە گیان فەرموو سڵاوت لێبێ و بەخێر بێت. سڵاو لێبێ. سڵاو لێبێت. بەخێر بێت دکتۆر. زۆر سپاس. پیرۆزبایتان لێکەین. زۆر سپاس. دەستان خۆش بێت، پرۆژەیەکی ئەکادمی زۆر گرنگە، ماندوو نەبن. زۆر سپاس، دەستیەوەش خۆش بێ، ماندوو نەبن. ئەم پرۆژەیە مڵکی هەموو هەڵەبجەیەکانە، تەنانەت مڵکی کوردستانیشە، جێخۆیەتی هەمومان شانازی بەم پرۆژەیەوە بکەین، پیرۆزبایی لە تاک بەتاکی هەڵەبجەیەکانەکەین، دەستخۆشی لە هەموو ئەوانە دەکەین کە پشکیان هەبوو، کارێکی ئەجگار پیرۆزە پشکیان هەبوو لەوەی کە وشەیەک بخەنە سەر خەرمانی ئەم زانیاری نامەیە. سپاس بۆ ئێوەش. دەستخۆش. زانیاری نامەی هەڵەبجە، ئینسایکلۆپیدیای هەڵەبجە چ پەیامێکی هەڵگرتووە؟ ئەکرێت بڵین بۆ گۆڕینی ئەو بیرکردنەوەی سەبارەت بە شاری هەڵەبجە لە شارێکی قوربانیەوە، لە ناسنامەیەکی قوربانیەوە بۆ ناسنامەیەکی معریفی. دەستان خۆش بێ، چەندین ساڵە هەڵەبجە هەوڵ دەدات بۆ ئەوەی کە لە شارێکی کارەساتبارەوە بگۆڕێ بۆ شارێکی کلتوری، معریفی، ڕۆشنبیری، زانستی، ئەکادمی لە هەموو ڕۆک ئەو ڕوانەی کە ئێستا دنیای پێدا دنیا کراوەتەوە بەڕوویدا. حتمان ئێمە لەم ڕوانەوە هەموو دام و دەستگاکانی پارێزگای هەڵەبجە لە زانکۆ، لە پارێزگا، لە قایمقامێت، لە هەموو بەڕێوەبەرایەتیەکان ئەم هەوڵانەی خۆیان دەدەن. جێ خۆیەتی لێرەوە سوپاسێکی ئیجگار زۆری هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانە بکەین. ئینسایکلۆپیدیا خۆ چەندین هاواتای تری هەیە، زانیاری نامە، فەرهەنگی فراوان، ئەتوانین بڵین کورتپیدیا، چەندین وشەی تر بەرامبەر ئەمە بەکارەهێنرێ. حتمەن ئامانجەکە ئیجگار گەورەیە، ئامانجێک نییە تەنها بۆ سەعاتێک و 2 ساعات و بۆ ڕۆژێک و 2 ڕۆژ و مانگ و 2 مانگ، ئەمە ئامانجەی مێژوویە. ئەمە ئەرکێکی گەورەی مێژووی ئەکەوێتە سەر تاک بەتاکی ئەوانەی کە لەم زانیاری نامەیە بەشدارن. ئامانجەکە ئەتوانین بڵین هەموو شتێکە بۆ هەموو خەڵک، واتە تۆ ئەتەوێت لە هەموو شتێک لەسەر هەموو خەڵک، لەسەر هەموو دیاردەکان بە مادی و معنەویەکانیانەوە، بەوانەی ئەبستراکتن، بەوانەی کە کۆنتکرێتن، یاخود ئەوانەی کە لە دەور و پشتمانان. بۆیە ئەم ئامانجە هەمومان، هەموو تاک بەتاکی هەڵەبجە خۆی بە خاوەنی ئەزانێ، یەک کەس خاوەنی نییە، هەمووان ئەتوانن پشکیان هەبێ، مێژوو تۆمارکەن بۆ خۆیان بەوەی بە زانیاری دروست و ڕەها پێشکەش بەم زانیاری نامەیە بکەن کە پێشتر ئەوانەی کە کردویانە و لەمە و دواش دەرگاکە کراوە بۆ هەموو ئەوانەی کە دەیانەوێت بەشدار بن لەمەیە. حتمەن ئەمە زۆر فراوانە، وەکو ئەتوانم بڵێم وەکو تەونی جاڵجاڵۆکە وایە، ڕاستە هەمووی لە هەنێ شوێنە ئەچێتەوە بە ناو یەکترا، لە هەنێ شوێنە جیا بێتەوە، لە هەنێ شوێنە تایبەتمەندی کەسیتیایە، لە هەنێ شوێنە تایبەتمەندی جوگرافیتیایە، لە هەنێ شوێنە تایبەتمەندی مێژووی و کلتوری و فەرهەنگی و ئەوەی کە هەڵەبجەی پێناسراوە سەردەمانێک کە شاری شاعران بووە، شاری ئەدیب دۆستان بووە، شاری چەندەها کەسایەتی ئاینی بۆ وەکو مستەفا زەڵمی و دکتۆر مستەفا زەڵمی و مەلا عەبدولکەریمی مدۆڕیس و چەندەها خەڵکانی تر، کەواتە ئەمە لێرە هەنگاوەکە دەستی پێ کردووە، بەڵام دەرگاکە کراوەتەوە، هێشتا دانەخراوە، کراوەتەوە بۆ ئەوەی چەندین خەڵکی تر لەوانەیە لە کاتێکا لە شوێنێکە نەبوو بێتن، لەو شوێنە ئامادەگیان نەبوو بێ، لە ئێستاە هەوڵ بن ئەوانیش بەشداریان هەبێت، هەوڵیان هەبێت، قسەیان هەبێت، زانیاریەکان. دکتۆرە بم بۆرە لێرە بڵم ئەڵی دەرگاکە دانەخراوە، کەواتە ئێستا حالیان 9 بەرگی زانیاری نامەکە چاپکراوە، بڵاوکراوەتەوە و بەردەستە، باشە، بەڵام کەواتە لێرە کۆتایی نەهاتۆ پرۆژەکە بەردەوامی هەیە، نوێ ئەکرێتەوە یان بەرگی تری لە چاپەکرێت؟ نەخێر، ئەمە کۆتایی نەهاتووە. حتمەن جەنابتان ئاگادارن کە پەیجێک یاخود وێبسایتێکی تایبەت بەخۆی هەیە، هەموو کەس دەتوانێت دەستی بگا بەو وێبسایتە، لەڕێی ئەو وێبسایتەوە هەم زانیاری وەرگرێ، هەم زانیاریش ببەخشێ، واتە ئەتوانێت ئەو تێبینیانی کە هەیەی بینێرێ بۆ وێبسایتەکە بۆی خەڵکانی پسپۆر بابیرمان نچێت دەستخۆشی لەو لیژنە باڵایە ئەەکەین کە کاریان کردووە لەمەیە
تیم 100 کەسی ڕێک لەم زانیاری نامەیە ئیشیان کردو 100 کەس لەمە ئیشیان کردو زائیدان ئەوەی کە لیژنەیەکی باڵا هەبوو لە کەسانی ئەکادیمی و زانستی ناوزانکۆ ئەمە لە 2010ەوە ئەم پرۆژەیە بیرۆکەی هەبووە کە ئیشی تیا بکرێ بەڵام 2010 درێژەی کێشا تا حوتی هەشتی 2022 چەند ڕۆژێک پێش ئەوە هاتنە لای ئێمە ئەو کاتەوەکو سەرۆکی زانکۆ پێیان وتین ئێوە ئەم پرۆژەیەتان پێچۆنە من بەبێ ئەوەی بیری لێ بکەمەوە بەبێ هیچ شتێوتم من زۆرم پێ باشە پرۆژەیەکی زۆر پیرۆز زۆر خزمەت بە پارێزگای هەڵەبجە ئەکا حتمما ئەمە هەر بۆ پارێزگای هەڵەبجە ئەوەی کە لەسەر پارێزگای هەڵەبجە شوێنەکانی تر ناگرێتەوە وەکو بۆ نمونە هەورامانە بەمۆیە ئەو شوێنانن کە سەر ئێستا لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای هەڵەبجەن ئێمە ڕەزامەند بووینەوە کاتە وتم هەرچیەکیشتان بێ من وەکو سەرۆکی زانکۆ حتمەن وەکو ئیدارە نەگوەکو شەخص من هاوکارتانم پاڵپشتانم پشتیوانتانم لە چەندین کۆبوونەوەش لەگەڵیانە هاوبەشیم کردو بەشداریم کردو ئەوەی پێمان کرابێ ڕێنماییمان ناوە لە حوتی هەشتی 2022دا پرۆژەکە بە تەواوەتی لەدایک بوو لە زانکۆی هەڵەبجە لەوێ سیمینار کرا کۆڕکرا بە ئامادەبوونی ئەو کاتی جەنابی پارێزگاری هەڵەبجە کاگازات و کۆمەڵی خەڵکی پسپۆڕ یا کۆمەڵی خەڵکی دڵسۆز و حەز لێ کردو بۆ ئەم بابەتە ئەمانە هەموو کە ڕاگەیەنرا ئیتر بە چەند قۆناغێک تەمان ڕۆشتووە یەکسەر لەدایک نەبوو زۆری ویستوە بە چەند قۆناغێک هاتووە سەرەتا هەر زانیاریان کۆ کردوێتەوە دواتر ئیتر پەیوەندی کراوە بە خەڵکی ترەوە زانیاری زیاتر بنێڕێ بۆ نمونە لەسەر باخەکان لەسەر سەرچاو ئاویەکان لەسەر مێژوو لەسەر کەسایەتیەکان لەسەر هەر شتێک کە تۆ بە مێشک تا دێت ئەوەنەی توانی بێتیان زانیاری لەسەر کۆکەنەوە لەمەیە هەیە بۆ چینۆبەرگە لەبەر ئەوەی پێویست دەکات کە هەر فێڵدەی هەر کێڵگەی هەر بەشەی تایبەتمەندی خۆی هەبێت بۆ نمونە ئیداری لە ڕوویەکەوە مێژوو لە ڕوویەکەوە ناوچە جوگرافیەکان ناوچە بەپیتەکان کشت و کاڵیەکان کەسایەتیەکان تەنانەت بەخشراوەکانیشی تێدایە قسە خۆشەکانی تێدایە ئەمانە بەپێی هەنێکیان بەپێی کۆنی و تازایی ریسک بەندی کراون هەنێکیشیان بەپێی درێژی کاتەکانیان یاخود کۆنی ئەو شوێنی کە ئیشی تیا کراوە باشە دکتۆرە ببوورە لێرە ئەتبڕم چۆن هاوسەنگی ڕاگیراوە لە نێوان مێژووی کەلتوری و کۆمەڵایەتی و سیاسی شارەکەیە بێگومان هەر زانیاریەک کە بەدەستیان گەیشت بێ هەر زانیاریەک هات بێتە بەردەستیان ڕزیدیانتیان نەکردووە حەزەکەمەوە بزانیانی ڕزیدیان نەکردو لە بابەتەکانە هاوسەنگێکی باشیان ڕاگرتووە ئەوەی پێویست بوو بێ کە لەم زانیاری نامەیە هەبێت تیاندا جیانتیا کردوێتەوە یعنی گرنگ نییە تۆ سەر بە چ ئایدیایەکی سەر بە چ بیر و بۆ چوونێکی گرنگەوەیە تۆ لە مێژووی ئەم شارەدا ڕۆڵت هەبووە بۆ ئەوەی کە لە داهاتوو زانیاری تری بخرێتە سەر کەواتە بێگومان کللتور و فەرهەنگ و سیاست ئەمە پێمان ئەڵێت کە هیچیان لە یەکدا نابڕێن یعنی سیاست و فەرهەنگ و کللتور و ڕۆشنبیری و ئەو شاعرانەی کە شعری خۆشەویستی ئەنووسن بە وڵات شعری سیاسی شەنووسن شعری دڵداری شەنووسن کەواتە نەمانەوێ و بمانەوێ هەمویان وەکو پێم وتیوەکو تەونی جاڵجاڵۆکە بەیەکدا هەموو شوێنیان هەموو جێکەوتی خۆیانیان هەیە هەموو جێگەی خۆیانیان هەیە چونکە ئێمە نەک ئێستا کە ئەڵێن سیاست لە هەموو کون و قوش بنێکایە بە مێژووی درێژی کورد و کوردستان وا هاتووە کە سیاست لە هەموو شوێنێکە هەبووە لە ناو ماڵەکانە هەبووە لەسەر جادەکان هەبووە لە ناو چایخانەکان باس کراوە لە ناو کۆڕ و کۆبوونەوەکان باس کراوە ئێستا لەوانەیە ئەوەی کە جاران لە بەنهێنی بوو بێ و لە چایخانەکان و لە شوێنی نهێنیە باس کرا بێ ئێستا بە ئاشکرا لە کۆڕ و کۆڕبەندە سیمیناروی نێودەوڵەتی و ناوخۆی و شوێنەکانی لە ڕایگانەکانە باسەکرێن بەڵام جاران ئەمە گرنگە ئەمانە تۆمار بکرێن ئەوەی کە جاران بەنهێنی بووە گرنگە ئەمانە تۆمار بکرێن لەوانەیە لە سەردەمێکە هەنێ بابەت بڤە بوو بێت بەڵام ئەمان دەستیان پێی گشت و ئێستا ڕوەکەی ئاشکراخەن و ئیخەنە سەر پەڕەکان کارکردنە سەر زانیاری نامەیەکی لەم جۆرە بۆ پارێزگای هەڵەبجە لە نەوە بەرەکدا پێویستی بە میتۆدێکی دەوڵەمەند و تۆکمەی زانستی هەیە لەسەر چ بنەمایەکەوە کارتان کرد و لەسەر چ بنەمایەکیش توێژەرەکان مامۆستاکان کە
هەڵسەنگاندنیان بە بابەتەکان کردو بابەتەکانیان داڕشتۆتەوە لەسەر چ بنەمایەک ئەم کەسانە هەڵبژێردرا بەڵێ حتمما جەنابەت باشترە زانی بینەرانیش باشترە زانن ئینسیکلۆپیدیا لە مێژووی مرۆڤایەتیدا و لە مێژووی ڕۆشنبیریدا کارێکی نوێ نییە. ئینسیکلۆپیدیا هەیە گشتیە بۆ هەموو تەوەرەکانە، هەیە تایبەتیە، هەیە تەنانەت شخصیشە بۆ یەک کەس بۆی فلانێک فیسارەکرێ، بەڵام ئەمان هاتوون ڕاوێژیان کردووە لە دەوڵەتانی دەوروپشت سەردانی شوێنانیان کردووە و لە ناو هەرێمیشدا بێگومان خۆتان نەزانن بنکەی ژینێکێکە لەو شوێنانەی کە ڕۆڵێکی باشی هەبووە لە بابەتانەیە لەگەڵ ئەوانە دانیشتون لەگەڵ دراساتە دانیشتون لەگەڵ کۆمەڵی خەڵکا دانیشتون بوارنورەدین بەڕێزیانیەکن لەو کەسایەتیانەی کە پسپۆڕیەکەی ئێستاوای لە هاتوو ئێمە بوارنورەدین و ئینسیکلۆپیدیا دوو دیویجراوێکن لە یەکتر جیا ناکرێنەوە بەڕێزیان هاوکارێکی باش بووە لەم بوارەدا کەواتە ئەمە بە سەرپێی نەکراوە بیری لێکراوەتەوە ئیشی تیا کراوە خەڵکانێک تایە ئیشەکەن کە تەواو ئەتوانم بڵێم پرۆفیشناڵن لە بابەتەکەیە ئەو ئەگەر خۆشیان شتێکیان لێ ئاسی بوو بێ حتمما ڕاوێژیان بە خەڵکانی یاناو هەرێم کردووە و دەرەوەی هەرێمیش ڕاوێژیان کردووە بۆی بەرهەمێکی باش لەدایک ببێت حتمما بەرهەمەکە لەدایک بووە بەڵام گەورە بوونی ئەم بەرهەمە پەیوەستە بە داهاتوو من لەو بڕوایەدام ئەم نۆبەرگە لەوانەیە ببێ بە چەندین بەرگی تر بە چەندین 90 بەرگ چونکە مادام ژیان بەردەوامە ویش بەردەوام و کۆتایی تا چەند ئەرشیف و بەڵگەنامە نەبیسراوەکانی تایە تا چەند شتێکی تایە چیرۆکێکی تایە باستکردن لە کەسایەتێکی تایە کە ڕەنگە ئێمە تەنانەت هاوڵاتیان و دانیشتوانی پارێزگای هەڵەبجەش نەیانبیست حتمما خەڵکانی زۆر تایبەتی تایە کەسانی ئەوکو ئەڵێ قسە خۆشی تایە ئێمە هەمومان مێژوی و شوێنە زانی یەکێک لەوانە بارانبەگە بارانبەری یەکێکە لەوانەیە کە بە تەلاقەکانیان ناسرا یەکێکن خەڵکانی ترمان هەیە کە بەخشراون قسە خۆش بوون لەوانەیە قسەکانیان نەبیسترا بە پەندی پێشینە بڵین ئەوانەی کە لە دەمیوان و پەندە پێشینانەکان هاتوون خەڵکانی زۆر باش ئەتوانم بڵێم بەسەر کراونەتەوە مێژویان هەڵراوەتەوە لە ڕێی بنە ماڵەکانیانەوە لە ڕێی و خەڵکانی کە ئەیان ناسن بۆیە ئەکرێ ئەمە بڵێم ناوێکی گەورەی ئەتوانم من ئێستا هەموو جارەڵێم ئەو ڕۆژێک کە زانیاری نامە بڵاو کرایەوە ڕۆژێکی مێژووی بوو بۆ پارێزگای هەڵەبجە ڕۆژێکی تایبەت بوو بۆ پارێزگای هەڵەبجە حەقا هەمومان شانازی بکەین بەو ڕۆژەوە چونکە زانیاری ئێجگار گرنگ و زانیاری پەردە لەسەر شاراوای ئاشکرا کرد کۆمەڵی زانیاری ئاشکرا کردو کە لەوانەیە لە داهاتوودا ئێمە هەمومان پێی سەرسان بین. باشە دکتۆرەوەی کە باست کرد و هەنگاوێکی گرنگە هەنگاوێکی سەردەمیانەیە بوونی ماڵپەڕێکە بۆ زانیاری نامەکە بەڵام ئەوەی ئێستا هەیە بە زمانی شیرینی کوردیە بیرتانەوە نەکردوێتەوە کە وەربگێڕێتە سەر زمانەکانی دیکە توێژەرانی دیکەش بتوانن سوود لەم زانیاری نامەی وەربگرن ئەگەر هەر توێژەرێک لە دەرەوەی کوردستانیش بێت بێت کارێک کات لەسەر توێژینەوەی بکات لەسەر پارێزگای هەڵەبجە. جەنابتان باشە زانن ئێستا دنیای دیجیتاڵە دنیای ئەم ماڵپەڕە ئەلکترۆنیانە ئەوەیە کە لەسەر شاشە ئەلکترۆنیەکانی بینین حتمما ئەمە هەنگاوێکی زۆر پیرۆزە ئەگەر جەنابتان بچنە ناویەوە دەرەکەوێت کە ئیشی ئێجگار ورد لە ماڵپەڕەیە کراوە ئێستا لە ئێستاە بزمانی کورتیە بەڵام لە بەرنامەدایە لە داهاتوودا بە زمانەکانی تریش چووکە ئێمە نامانێت تەنها لۆکاڵی بێت تەنها ناوخۆی بێ هەرچەنە من وەکو ئەندامی لیژنەی ئێستاتیانیم و لەوانەیە لە داهاتووە ئەگەر پێویستکە ئێوە خەڵکانێکی تر چاو پێکەوتن لەگەڵا بکەن کە لە ئەندامی لیژنەکەن و بەردەوامن لەگەڵ یا لە کۆنیش و لە ئێستا و لە داهاتووشا چووکە خەڵکی ماندووی تایە خەڵکانێکی تایە بەبێ ئەوەی کە چاوەڕێی هیچ پاداش تێ بکە لێرۆجی خۆیەتی کە ئێمە سوپاسی شەعەلی شەعزەدین بن کە ئەرکی دارایی پرۆژەکەی خستە سەرشانی خۆی چووکەوە ئاسان نەبوو چووکە هەر کەسێک کە لەم کارانە بمانوێ نەمانێت پێویستی بە مادی هەیە پێویستی بە پارە هەیە پێویستی بەوە هەیە کە لە ڕووی دارایی و سپۆنسەر بکرێت کە ئەویش خۆیەتی جێ دەستخۆشی لێ بکەین حتمما لە داهاتوودا بەرنامە هەیە بە زمانی ئینگلیزی
بە عەرەبی تەنانەت بە فارسیش زانیاریەکان بڵاوکرێنەوە ئەو تێژینەوانەی کە لەناو ئەم ئەنسکلۆپیدیایە لەناو ئەم زانیاری نامەیان جارێکی تر دەبنەوە بەسەر چاوە بۆ توێژەرانی زانکۆ پەیمانگاکانەوەمان بیر نەچێت چونکە خەڵکانێکی زۆرمان هەیە کە ماستەرنامە نووسن دکتۆرانامە ئەنووسن دڵنیام زۆر پێویستیان بە ئەنسکلۆپیدیایە کە ئەمە سەرچاوەیەکی ئێجگار دەوڵەمەنە بێ ڕێی زۆر درێژیان بۆ کورت دەکاتەوە زۆر باشە بێ بۆیان ئیشەکان لێرە کۆتایی نایە وەکو وتمان بە زمانەکانی تریش ئەکرێ نەک تەنها خەڵکی کورد زمان خەڵکانی بیانیش ئەو کاتە ئەتوانن سوودی لێوەرگرن ئەتوانن بە دوواداچوون بکەن بۆ ئەو مێژووە پڕشکۆ و شەرەفمەندی و پڕزانستی و معریفەتی کە لەم شوێنەدا هەیە ئێمە هەر با بەڕووکەش سەیری شتەکان نەکەین لە ڕاستیە ئەمە ئەبێتەوە بە پاسپۆرتێکی تر بە ناسنام وەکو پاسپۆرت مامەڵی لەگەڵا بکەین بۆ پارێزگای هەڵەبجە ناسنامەیەکی ئێجگار ناساننێکمان هەیە بە کیمیاباران و کارە ساتبار و ئەوە ڕۆژانی ڕەشی ناوبنین ئێستا ڕۆژانێکی ڕووناکی پڕمعریفەی پڕۆژنووی ئێستا کاتی ئێمە ڕاستە ئەو مێژووە لەبیر ناکەین بەشێکە لە مێژومان بەڵام ئیتر ئەبێ لەگەڵ سەردەمەکەشا بڕۆین و خۆمان بە جۆرێکی تر بناسێن. دکتۆرە گیان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردن دووبارە پیرۆزباییتان یەکن و دەستخۆشیتان دەستێوەش خۆش پێ زۆر سپاس.